سەرەتای ساڵی ڕابردوو یەکەم خانمی وڵات میشێل ئۆباما هەڵمەتێکی نیشتیمانی بە گوڕی دەست پێکرد بە ناوی بابجوڵێنەوە. ئامانجەوەیە گرفتی خەڵەوی لە ناو منداڵانی یەک وەچەوبەرە باب چارەسەر بکرێت. یەکێک لە گەورەترین دەستپێشخەریەکانم ئەوەیە مسۆگەر بکرێت منداڵانی وەک ئێوە لە سەرانسەری ئەم وڵاتە وەرزشی پێویست بکەن، خۆراکی بەسوود بخۆن و ئێوە تێدەگەن کە چۆن ئەمە بە چەندین ڕێگای جیاواز یارمەتیتان دەدات. هەڵمەتی بابجوڵێنەوە بریتیە لە چەندین پرۆگرام کە ساکارترینیان بەرنامەی وەرزشیە لە حەوشی باشووری کۆشکی سپی. بۆ ئەمە 6 یاریتی تیمی نیشتیمانی تۆپی پێی ژنانی ئەمریکا هێندێک ڕاهێنانیان لەسەر جیا و چیمەن بە گەنجەکان کرد. ئەمە مایەی خۆشحاڵی بوو بۆ ئەم یاریتیە تازە پشکوتوانە. وەرزشکردن شتێکی تایبەتیە لا یەکەم خانمی وڵات. لەم ڕۆژە نەیویست بیشاریتەوە. ئەو لەگەڵ منداڵەکان هەڵاتی دەکرد و هانی دەدان ئەوانیش بجوڵێنەوە. پێویست ناکات تۆ وەرزشکارێکی زۆر چاک بی تا تام و چێژ لە وەرزش ببینی و بجوڵەیەوە. بەڵام بەشداریکردن لە شتێکی ئاوا بە چەندین ڕێگای جیاواز یارمەتیتان دەدات. پەیوەندی ڕاستەوخۆ هەیە نێوان چەندە تەندروستی، جۆری خۆراکی دەیخۆی و چۆن مێشکتان کار دەکات. لە 30 ساڵی ڕابردوو قەڵەوی لە ناو منداڵانی ئەمریکا 3 بەرابەر زیادی کردووە. ئەمڕۆکە 1 لە هەر 3 منداڵ چێشیان زۆرە یانیش لە ڕادەبەدەر قەڵەون. بەڵام خانمی گەورەی ئەمریکا دەیەوێت کاریگەری باشی لەم بوارە هەبێت بەر لەوەی هاوسەری کۆشکی سپی بەجێبێڵێت. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکا پێشکەش کرا.